بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهد الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وبارك وتكرم على سيدنا ونبينا محمد وعلى آله وأصحابه والتابعين وعلى من تبعهم بإحسان ويقين إلى يوم الدين. أما بعد، مسلماناني برز خوشويست لخزمتان دا ببيتوانا هرجارو ببابتك بابتكاني كتابي أصول الدعوي شيخ دكتور عبد الكريم زيدان دين خزمتان إن شاء الله ببيتواناو ببي مجال هرجارو بكورتي هندك ل أو بابتاني كبزروري دزانين وهالي دبجيرين لو كتاب دا إن شاء الله لخزمتان دبينو أرزي برستاني دكين. أوي كام جارة دمانويت بشيويكي جشتي باسی بکەین و دواتر بچینە سەر هەندێک خاڵی گرنگ لەکە بەڕاستی ئەو کتابەی مامۆستای بەڕێز نووسیوێتی، کتابێکی پڕ پێز و پڕ بە سوود و بە پێزە و تێیدا چەندەها بابەتی گرنگی خستۆتە ڕوو بۆ مەسەلەی بانگەوازکردن و داواکردن بۆ لای دینی خوای گەورە. کتابەکە لە چەند بەشێک پێک هاتووە 490 لاپەڕەیەکە بە فەهرسەکەیەوە 500 لاپەڕەیەکە و دابەشی کردووە بەسەر چەند بەشێکدا. یەکەم باش کە باسی کردووە باسی مەوزوعی داوای کردووە، پێناسەیەکی ئیسلامی کردووە، 6 پێناسەی بۆ ئیسلام هێناوە و چەند پێناسەیەکی تریشی دواتر هێناوە و ڕوونکردنەوەی داوە کە ئیسلام هیچ تەناقوزێک و اختلافێک تێدا نیە و لە بینی ئەو پێناسانی کە بۆ ئیسلام دەکرێت و مەبەست چییە لەو پێناسە جۆرا و جۆرانەی کە بۆ ئیسلام دەکرێت و پێناسەی هەڵبژێرراو بۆ ئیسلام چییە کە لە هەر 6 پێناسەکەی ترەوە هەڵی بژارتووە. دواتر هاتووە باسی ئەرکانی ئیسلام دەکات. ئەرکانەکانی ئیسلام بابەتی عەقیدەیی. ڕوکنی یەکەم شەهادەی ئەن لا ئیلاهە ئیلا الله. مانای شەهادە چییە؟ معنای ئیلاهە بە مانای چی دێت؟ مانای کەلیمەی تەوحید چییە؟ تەوحیدی ئولوهیەت و تەوحیدی ڕوبوبیەت چییە و بەڵگەکان لەسەر تەوحیدی ڕوبوبیەت چییە و باسی قورئان و تەوحیدی ڕوبوبیەت چییە و هەروەها تەوحیدی ڕوبوبیەت دەبێتە هۆی ئەوەی کە پێویست دەکات لەسەر ئینسان تەوحیدی ئولوهیەتیش جێبەجێ بکات و زانستی تازە و عەقیدەی تەوحیدی چۆن بەیەکەوە دەبەسترێنەوە و مەکانەتی تەوحید لە ئیسلامدا چییە. ئەوە هەمووی لە ڕوکنی یەکەم باسی کردووە، شەهادەی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله. و لە ڕوکنی دووەمدا باسی شەهادەت ئەنە محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم. معنای ئەو شەهادەیە بە چی دێت و پێغەمبەرەکان چەند بوون و بەڵگەکان لەسەر ناردنی پێغەمبەران چین و کۆتایی پەیامەکان چین، بەڵگەکانی پێغەمبەراتی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم چییە و دەلیلی ئیعجاز چییە و تەحەدای قورئان بۆ ئەو کەسانی کە دژی قورئان دەوەستنەوە و ئەو تەحەدایە چۆن ماوەتەوە تا ئێستا و هەروەها ئەو بەڵگانەش کە وەکو شەرت بۆ تەحەداکردنی شتێک بەکاردێن و چۆن قورئان ئەو مەرجانەی تیا دێتە جێ، هەموو ئەوانەی ڕوون کردوێتەوە و نەتیجەی تەحەداکردنەکە و بەڵگەکانی بەردەوامی تەحەدیەکە و بەڵگەکانی ئینکاریکردنی پێغەمبەراتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە نەقسێکە لە عەقلی ئینساندا، ئەوانە هەمووی ڕوون دەکاتەوە کە چۆن وایە و زۆر بابەتی تری بەسوود وەکو ڕوکنەکانی سێم، ڕوکنی سێمی عەقیدە وەکو کردەوەی چاکەی هێناوە، دواتر
هێناوێتی ئاکردەوەی چاکە چیە لە ئیسلامدا چۆن گرنگی دەدرێت بە نوێژ بە ڕۆژ و بە عیبادەتەکانی تر و کردەوە چاکەکان چین و کام کردەوە چاکە و فەزلی زیاترە زۆر بابەتی هێناوە. و فەصلی سێم تایبەتمەندەکانی ئیسلامە. لە تایبەتمەندەکانی ئیسلامیش هێناوێتی کە ئیسلام لە تایبەتێکی لە تایبەتمەندەکان ئەوەیە کە لە لای خوای پەروەردگارەوە هاتووە و تایبەتمەندی دووەم ئەوەیە کە شمولی هەیە یعنی گشتگیرە و عمومیشی هەیە بە هەمان شێواز شمولەوەی کە زۆربەی شتەکان لە خۆی دەگرێت عمومیشە گشتگیرە ولا باسی مەسلحەت دەکات لە ناو شەریعەتی ئیسلامدا و زۆر شتی تری هێناوە لە مبحەسانەدا کە ئێمە بە درێژی نامانەوێت درێژ بێتەوە دەمانەوێت بە کورتی باسی ئەو خاڵانە بکەین و بە سەریعی بەسەریدا بڕۆین. و مەبحەسی چوارم ئەوەیە کە پاداشدانەوە لە ئیسلامدا چۆنە و نمونەی ئیسلام و واقعیەتی ئیسلام چۆنە بەڵگەی دادپەروەری و ئەو بابەتانەیە یعنی واقعیەتی ئیسلام لە ژیانی ڕۆژانەدا و باسی نظامی ئیسلامی دەکات و نظامی ئەخلاقی لە ئیسلامدا چۆنە مەکانەتی ئەخلاق و گرنگ پێناسی ئەخلاق و باسی ئەو بابەتانە هەمووی دەکات لە قورئان و لە حەدیث و هەر یەکە بە بابەتێکی جیاواز کە نامانێت تەفاسیل بدەین درێژ دەبێتەوە بابەتەکە. و مەبحەسێکی تری باسی نظامی کۆمەڵایەتی دەکات لە ئیسلامدا بنچینەی ئەساسی بنچینەی نظام لە ئیسلامدا لە کۆمەڵگەی ئیسلامیدا چییە عەقیدەی ئیسلامی چۆن بۆ پەروەردەی کۆمەڵگەی مسلمانان بەکاردەهێنرێت و ڕەبتی ئیمانی و تەعاملکردن لەگەڵ یەکتری چۆنە تەقوای خوای گەورە چۆنە و هەڵسەنگاندنی تاکەکان بە پێی تەرازووی تەقوای خوای گەورە و فەزلی ئینسانەکان کامیان فەزلی زیاترە بەسەرەوەی تردا بە تەقوا ئەوانە هەمووی ڕوون دەکاتەوە. مانای عەدالەت و گرنگیدان بە خێزان و باسی هاوسەرگیری و حەقەکانی هاوسەرەکان بەسەر یەکترەوە هەموو ئەوانە و ڕوونکردنەوەی لەسەر داوە حەقی منداڵ حەقی باوکودای حەقی تاکەکان ئەرکەکان بەرامبەر یەکتر مافەکان بەرامبەر یەکتر هەموو ئەوانەی ڕوون کردوێتەوە و دیاریکردنی شوێنی ڕۆڵی ئافرەت لە کۆمەلگادا و لە پەروەردەکردنی ئیسلامی و کاری ئیسلامیدا. و دواتر هێناوێتی باسی فتوادانی کردووە نظامی فتوادان لە ئیسلامدا فتوا دەبێت لە زمان بە زمان پێناسە زمانەوانەکەی چۆنە لە مستەڵەحی شەرعیدا چۆنە و مستەفی چییە ئەو کەسێک کە فتوا دەدات چێ پێویستە فتوا بدات چێ جائیزە فتوا بدات چێ حرامە فتوا بدات ئەوانە هەمووی کە ڕوون دەکاتەوە. باسی شەرتەکانی مفتی چییە مفتی پێناسەی مفتی شەرتی مفتی چییە لە هەموو ئەوانەی باس کردووە ئەی موجتەهید چێ ئیجتیهادکردن لە دیندا چییە و چێ پێی دەوترێت مجتهید لە ناو مەذهبێکدا لە ناو دیندا یعنی با شێوازێکی گشتی تر هەموو ئەوانەی باس کردووە. دواتر شێوازی فتوادانەکەشی بەجیا ڕوون کردوێتەوە کە چۆن دەبێت فتوا بە شێوازێک و بە سیغەیەک بدرێت ئەساسی فتواش لە چیەوە هاتووە ئەو مەرجانەی کە پێویستە ئاگاداریان بی. دواتر باسی چەند بابەتێکی تری کردووە لەوانە حکم و مەسەلەی ئەو کەسانی کە بە محاسب بەکاردێنێت ئەوانەی کە بە ئەوانەی کە حکم دەردەکەن ئەوان دەوێت چۆن بن خەلیفە چیە و ئەو حکمانەی کە دەوڵەت و قانون پێی بەڕێوە دەچێت و خلافەت چۆن دەکرێت. دواتر باسی شورای هێناوە لە شورادا دەبێت شورا چۆن بێت گوێڕاڵیکردنی دەسەڵاتداران و ئەوانەی هەمووی ڕوون کردوێتەوە کە دەبێت ئەوان چۆن تەعاملکەن و ئەوانی چۆن تەعاملکەن و باسی نیظامی اقتصادی و ئابووری کردووە بەیتولمال چییە لایەنی ئەخلاقی لە پەیڕۆکردنی لایەنی اقتصادی چۆنە سەرفکردنەکەی چۆنە باسی نیظامی جیهادی کردووە و باسی نیظامی تاوان و سزادانی کردووە جەریمە چییە پێناسەکانی چییە حکمەکانی چییە حەدەکان چییە عقوبەکان چین. و دوای ئەوە باسی بابەتێکی تر مەقاسیدی ئیسلام و سوودەکان مەسلحەتی ئیسلام بۆچی هاتووە مەسلحەتی عەبدەکان چییە مەفسەدەت چییە ئەوانی کە ئیسلام بۆی هاتووە و دیاری کردوون. دواتر بابەتێکی تر ئەوەی هێناوە کە
بانخواز چیه اوانی که زیاتر اصول الدعوه اوانه هموی بو برچاورونی بانخوازه بانخواز دەبێ ئاگاداری ئەو بابەتانە بێت لە شەرعدا ئەوانە چۆن بۆ خەڵکیان ڕوون کاتەوە و دواتر هاتووە باسێکی پێناسەیەکی بانخوازی کردووە بانخوازکردن بۆ لای خوای پەروەردگار و باسی شبوهات و ئەو ڕێگریانی کە دێنە بەردەم بانخواز ئەو مشکلانی کە تووشی دەبن و ئەو شتانی مەکانەتی بانخواز چیە لە دیندا و ئەو داواکاریانی کە پێویستە بانخواز هەی بێت تێدا مەوجود بێت و ئەو شتانی کە پێویستە پێشوەخت بانخواز خۆی بۆ ئامادە بکات لە عیلم و لە زانست و لە شێوازی بانگەوازکردن دەبێت ئەو مەرجانە چین بێنەجێ و باسێکی تر ئیمانێکی قوڵ کە دەبێت لە بانخوازدا خۆی هەی بێت ئیمانی قوڵ چۆنە کە پێویستە بانخوازی ئیسلامی بۆ خۆی ئەو خۆشەویستی بەرامبەر مسلمانان ئەو ئیمانە ئەو خەوف و ڕەجای کە بەرامبەر خوای گەورە دەبێت هەبێت لە خوا بترسێت ئومێدی بە خوای گەورە هەبێ یعنی هەموو ئەو مەرجانەی ڕوون کردوێتەوە و باسی ئەو بابەتانە دەکات و خوڕەوشتی بانخواز دەبێت چۆن بێت دەبێت تەحملی چۆن بێت و بەزەی بە خەڵکدا بێتەوە تەوازوعی بۆ خەڵک هەبێت کیبر و تەکەبوری نەبێت ئەوانە هەمووی پێویستە لە بانخوازە کە ڕوونی کردوێتەوە کە هەبێت یان نەبێت چۆن بێت و چۆن نەبێت ڕوونی کردوێتەوە تێکەڵاوبوون و خۆ بە دوورگرتن کە پێویستە بانخواز تێکەڵ بە کۆمەڵگا بێت و خۆشەویستی هەبێت لە ڕێگەی لەلایەن یعنی خۆش لەبەر خاتری خوای گەورە ئیماندارانی خۆش بوێت و تەعاملیشی جوان بێت و ئەو کەسێک کە بانگ کراوە بۆ دین چییە ئەو حەقانی کە هەیەی چییە و ئەو ماجباتانەی کە لەسەرێتی ئەو کەسێک کە بانگ کراوە بۆ دین چییە چی لەسەر واجبە ئەوانەی هەموو ڕوون کردوێتەوە ئەو دواتریش باسی پۆلینی ئەو کەسانی کردو کە بانگ دەکرێن بۆ دین بۆ نمونە ئەو کەسانی کە خاوەن پلە و مەقامن چۆن بانگوازی دەکەی یعنی بۆ نمونە کەسێک کە بانگی دەکەی لەوانێت تەکەبوری لە دڵدا بێت حەزی بۆ سەرکردایەتی و بۆ شتێکە بێت هەموو تێڕوانینەکانی بۆ ئەوانە باس کرد و بۆ چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتانەدا بکەی کە لە کەسێکی تر جەهالەتی هەیە کەسێکی تر هەیە بە شێوەیەکی عوامە ئەوانە هەر کەسە بە شێوازی خۆی چۆن تەعاملی لەگەڵ بکەی و چۆن بهێنێ سەر ڕێگە ئەوانە ڕوون دەکاتەوە منافقان چێن چۆن تەعاملیان لەگەڵ دەکەی چۆن بانگوازیان دەکەی یا ئەوە کەسانی کە لە گوناح و تاواندا غەرق بوون ئەوانە چۆن بانگوازیان دەکەی و چۆن تەعامل لەسەر گوناح و لەگەڵ گوناح و تاوان دەکەی کەسێک تووشی گوناح و تاوان بوو طبعاً ئینسانی مسلمان معصوم نیە لە گوناح و تاوان کەواتە نابێت دەبێت ئسلوبی بانخواز بە شێوازێک بێت کەسی بەرامبەر هەڵ نەچێت لەگەڵی و بتوانێت هەڵەکەش ڕاست بکاتەوە و دواتر هاتووە سەر ئسلوبەکانی داواکردن و ئەو وەسائلانی کە دەتوانێت وەک مەزدەر و هۆکار بەکاریان بێنێت بۆ ئەوەی خەڵکی بۆ بانگواز بکات بۆ دینی ئیسلام و دواتریش بە هەمان شێواز باسی ئسلوبەکانی کردووە بزانێت دەست بخاتە سەر نەخۆشیەکان و چارەسەری بکات شوبهاتەکان دوور بخاتەوە تەرغیب و تەرهیب بەکاربێنێت وایە ترساندن و ئومێد بەخشین و زۆر شت هەیە دەتوانێت بەکاری بێنێت لە بانخوازیەکەیدا چەندەها ئسلوب هەیە کەوانە هەموو ڕوونکراوەتەوە و دواتر باسێکی تر هێناوێتی تربیەت و تعلیم پەروەردە و فێرکردن خوێندن زەرورەتی تعلیم و زەرورەتی پەروەردەکردن ئەوانە هەمووی ڕوونکراوەتەوە و وەسائلی خارجی بۆ بانگەوازکردن بۆ ئیسلام کە دەتوانرێت بەکار بهێنێت وەکو داواکردن لە خەڵکی کە یعنی و زۆر شت هەیە کە ئەوانەی کە بە هێناوێتی ڕوونکردنەوەی زۆری لەسەدا نامانەوێت زۆر بچینە تەفاسیلەوە و باسی کردووە باسی بابەتێکی تر هێناوە تەبلیغ بەمانای بچۆن دەکرێت بانگوازکردن و گەیاندن چۆن دەکرێت تەبلیغکردن بە قسە بە کردار ئەوانەی هەموو ڕوون کردوێتەوە و بە نمونەی جوان بە ئسلوبی جوان و پێشەنگ بوون هەموو ئەو شوازانەی ڕوون کردوێتەوە و باسێکی تر کە هێناوێتی کە زۆر زەرورە باسی ئەوەی هێناوە کە لەم سەردەمە تازەی ئێستادا داوەت چۆن بکرێت بانگەواز چۆن بکرێت مانای ئیسلام چۆن تێبگەێنرێت و ئیسلام بەگشتی لە زەمان و لە مەکاندا چۆنە و چ شتێک پێویستە لە ئیسلامبوونی لە مسلمانبوونی کەسێکدا و بانگەوازکردن بۆ دین ئیسلام و ئەو مەرجانە چین لە سەردەمی ئێستادا و باسی کتری هێناوە بەناوی ئەوەی کە
دعوة كردن لم سردمي استادا واقعية كتشونا ريقريا كانت سين وشارسر كانت سين وهم أواني هنا ومباسك يك بيك واقعيتي بانخوازان واقعيتي أو كساني كبانغواز ذكرين واقعيتي موضوعي بانغوازك واقعيتي وسائل واسلوبكاني دعوة هم أواني هنا والرقرية كاني بسكردوه ودواتر هاتوه باسي چارەسەرەکانی هێنا و بەوە کۆتایی بە کتێبەکەی هێناوە داواکارن لەخوای گەورە پاداشتی خێری مامۆستای بەڕێز دکتۆر عەبدولکەریم زەیدیان بداتەوە بەڕاستی کتابێکی زۆر بە پێز و زۆر سودبەخشە ئینشاءالله خوای گەورە بیکاتە توێژی قیامەت و پاداشتی خێری بداتەوە و هیدایەتی ئێمەش بدات سود لەم کتابە وەربگرین و خوای گەورە ئەوەی کە فێری کردوین سوودمان پێ بگەێنێت و ئەوەش کە سوودمان پێ دەگەێنێت فێرمان بکات و بخاتە دڵەکانمانەوە جا ئینشاءالله بەپێی مەجال شەرتیش نییە بە شێوازی تەسەسول بێت بەس هەر جارە و بە پێی زەروریەت و گرنگی بابەتەکان کە بۆ ئێستای بە زەرور بزانین بابەتێک هەڵدەبژێرین و قسەی لەسەر دەکەین و ڕوونکردنەوەی لەسەر دەکەین کتابەکەش کتابێکی زۆر باش نووسراوە و هەر کەسێک بیەوێت بە زمانی عەرەبیە دەتوانێت دەستی بخات و ئێستا لە هەموو کتێبخانەکان دەست دەکەوێت داواکاری لەخوای گەورە لە گوناحەکانمان خۆش بێت هیدایەتمان بدات و ئیسلاحمان بکات و عاقبەت خێرمان بکات و کارەکانمان بۆ ئاسان بکات وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.